مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری کۆتایی بە پرۆژەی کڕنوش و نزا بۆ فێرکردنی نوێژ و نزاکان هێنا کە لە پشووی هاویندا منداڵانی سلێمانی لێی سودمەند بوون و لە کۆتاییدا بڕوانامەیان پێبەخشرا. ئێمە لە پشووی هاویندا دەستمان بە کۆمەڵێک خولی جۆراوجۆر کردبووی کە لەوانە پرۆژی کڕنوش و نزا کە تایبەت بە فێربوونی نوێژ و نزاکان لە سەرجەم ئەنجومەن و ناوەند و لقەکانی سەر بە مەڵبەندی سلێمانی. سپاس بخوا ئەمڕۆ ئەنجامی کۆتایی خولەکە ڕاگەیەنراوە و ئاهەنگمان بۆ کردوون بە مەراسیمێک و بە نمایشێکی پێوان و ڕێڕۆشتن و نزیکی 500 بۆ 600 قوتابی بەشدار بووە لە کوڕ و کچ لە هەموو ناوەندەکان لە هەموو گەڕەکانی سلێمانی تقریبا بەشدار زیاتر چی بوون یانی فێربوونی نزا و فێربوونی نوێش لەبەرکردنی نزاکان شێوازی دەستنوێش ئەوانەمان فێری قوتابەکانمان کردوون. زیاتر لە چ تەمەنێکەوە بە چ تەمەنێک بوونەوە؟ لە تەمەنی 7 ساڵی تا تەمەنی 18 ساڵی بەشداری ئەم پرۆژیان کردووە. مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری ساڵانە بە بەردەوامی لە هەر 4 وەرزی ساڵ بە تایبەت لە پشووی هاویندا خولی جۆراوجۆری بۆ منداڵان هەیە. بەرپرسی مەڵبەندەکە دەڵێت پلانی ئەوان پەروەردەکردنی دروستی منداڵانە. دیارە مەڵبەندی سلێمانی خاوەنی 21 ئەنجومەنە و هەر ئەنجومەنەش ناوەندێکی پەروەردەی تایبەت بەخۆی هەیە کە کۆمەڵێک چالاکی بە تایبەتی لە هاوینانە. ئێمە کۆرسە پەروەردەیەکانمان وەرزانەیە، کورسی پاییزە، کورسی هاوینە، بەهارە، زستانەمان هەیە. عادەتەن لەبەرەوەی قوتابیان لە وەرزی هاوینە دەستیان بە تاڵترە و قوتابخانە نییە، دەورەکان چڕتر و فراوانترە. بەڵام تەمان بابەت پەروەردەیەکان ئێمە کەیکێکە لە قوڵی استراتیژێتی مەڵبەندی سلێمانی ئیتیماماتی پەروەردەیی قوڵی پەروەردەکە فراوانترە، پەروەردەی خێزانیمان هەیە، پەروەردەی ئیمانیمان هەیە، پەروەردەی کۆمەڵایەتیمان هەیە لە هەموو جانیبەکان. اینکە لەو پرۆژانە ئەم پرۆژەی کە ئەمڕۆ ئێستاکانە کە کڕنوس و نزایە بەسەدان منداڵ ساڵانە لە خولەکانی مەڵبەند و ئەنجومەنەکانی کۆمەڵی دادگەری سودمەند دەبن. خولەکانیشان دەڵێن پەروەردەیی و ئاینی و کۆمەڵایەتین. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.